زیاتر لە 20 ساڵە هاوڕێیەتی تیمساحێک دەکات. ئەو دەڵێت وەک منداڵی خۆم وایە و ئەگەر ڕۆژێک نەیبینم بە دوایدا دەگەڕێم. ماسیگرێکی ئەندەنوسیا دەڵێت 26 ساڵە هاوڕێیەتی تیمساحێکی 4 مەتر دەکات و بە بەشێک لە کۆمەڵگەی ناوچەکەی ناو دەبات. ئەم بۆی تەمەن 59 ساڵ ماسیگرێکی ئەندەنوسیا بەهۆی دۆستایەتی لەگەڵ تیمساحێکی زەبەلاح بە ناوی ڕیسکا بووەتە ناوبانگێک لە وڵاتەکەیدا. ڕیسکا لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا بەشێکی بەردەوامی ژیانی ئەم بۆ بووە. ڕووبارێک بۆ تا هۆی یەکترناسینی ئەم دوو هاوڕێیە کە ئەو کاتی تیمساحەکە تەمەنی 1 ساڵ بووە. ئەم بۆ دەڵێت لە کاتی ڕاوەماسیدا بووم و بینیم تیمساحێکی زۆر برسی بەرەو ڕووم دێت، بۆیە منیش خواردنم پێدا و لە کاتی گەڕانەوەم بۆ ماڵەوە بینیم دوام کەوتووە و دەیەوێت سوپاسم بکات. ئێستا ئەگەر 2-3 ڕۆژ نەیبینم بە دوایدا دەگەڕێم. وەک منداڵەکەم مامەڵەی لەگەڵدا دەکەم. بە درێژایی ساڵان ڕیسکا لە نزیک بەلەمەکەی ئەم بۆ دەسوڕێتەوە و کاتێک خواردنی پێدەدا مەلە دەکات و دوور دەکەوێتەوە. ئەم بۆ بانگەشەی ئەوە دەکات کە ڕیسکەی خۆش دەوێت و وەک ئەوەی منداڵەکەی خۆی بێت. هەرچەند دەدان بەوەدا دەنێت کە هێشتا دەترسێت لە نزیک تیمساحێکی 4 مەتریدا بنیشێت کە دەتوانێت بە تەواوی قوتی بدات، بەڵام ئامادەیە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە بۆ ئەم هاوڕێیەتیە. ئاماژەی بەوەش کردووە. بێگومان ترسم هەیە، بەڵام باو باپیرانم پێیان وابوو مرۆڤ دەتوانێت هاوڕێیەتی لەگەڵ هەموو کەسێک ببەستێت، تەنانەت ئاژەڵی دڕندەش، بەڵام دەبێت هاوڕێیەتیەکە وەفای تێدا بێت و لەسەر بنەمای بەرژەوەندی دروست نەبوو بێت.